تۆزێک کێشەی کەمەک کێشەی کەم لەگەر ئەو شەریکەم لەوێن دەڕوویدا کە من وتم ئەو چێشخانە داخەم خەڵک ئیزعاز ناکەم ئەو وتی دای ناخەم من تووڕە بم لەوێ ڕۆیشتم کاکە من بە قسەی خەڵکەکەم داخەم بەس ئەمن لێرە ڕێز و خۆشەویستی ملۆ تەواوی خەڵکی سلێمانیە ئەگەر لە سلێمانی بی ئەگەر لە شاری سلێمانی بی یعنی بە بێ مەستەعەت بە بێ مجامەلە من وەکو کابراایکی لە هەولێرم وەکو کابراایکی هەولێر ئەڵێم ڕێز و تەقدیرم لەو شاری سلێمانیە خەڵکی سلێمانی ئەگەر لە ناویان بی نایە عەقد بسووتێ نایە عەقد بفەوتێ زانیان من لەوێ ڕۆیشتم لەسەر وان ڕۆیشتم یعنی نەمێر دڵی کەس عادسکەم ئەو برادرە یەکەم جار تۆزێک ئێستا لەخوای بەزای کێشەکە حەل بوو هەنێک شتم لەوێ بەجێما لە مەطعەمەکە عەجزیان کرد ینی گوتی من تێک نادەم و تۆ هاتی و دەبی ئەلێرە دابنێن و منش گفت کاکە بێقانونیە شتێک بێقانونی بی ناکەم بەیانی نادو بیانی سەحە یان ئاسایش یان پۆلیس پێم داخا یان قایم قامەت پێم داخە لەبەوەی ئەوانە گلەییان هەیە گلەیەکانیشیان تەواوە وتی من ئەیکەمەوە ئەو چێشخانەکەی کردەوە پاشی من بەس یەک صفاتی زۆر بەرز و جوان لە خەڵکی سلێمان دیتم سەیر کرد لەگەڵ داخستنی مەطعەمەکەم لۆگۆیەکەم هێنا خوارەوە مەطعەمەکە قەرەبارە بوو دووەم ڕۆژ یەک ڤیدیۆم کردوتم من لەوێ ئەشیام لێ ئەدزکرا بەڵام من لە بەخاتری ئەوە ڕۆیشتم سەیری خەڵکی سلێمانی کە یەک بەشەر نەچۆ ئەو مەطعەمە